کتێبێک بە ناونیشانی چلینەی خانمان ئامادەکراوە کە لە چل فەرمودەی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم ئامادەکراوە تایبەتە بە خانمان و ئەم فەرمودانە ڕاوەکردن و شیکردنەوەشی بۆ کراوە کە بەڕێز مامۆستا محەممەد شیمەنی ئامادەی کردووە و تیایدا جەنابیشی خۆی لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان کۆڕ و سیمینار دەبەسێت بۆ ئەم کتێبەوە زیاتر خانمان تێدەگەێنێ سەبارەت بەو فەرمودانی کە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم تایبەتی کردوون بە خانمان حتما ئەم فەرمودانە و شوێن پێی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم سنەتێکی گەورەیە و بە تایبەتی تر خانمان مامەڵی لەگەڵ خێزانەکانی لەگەڵ هاوسەرەکانی لەگەڵ خزم لەوەی کە باڵاپۆشی خودی خۆیان کۆمەڵێک بابەتی دیکە کە مامۆستا ڕاوۆشیکردنەوەی بۆ کردووە لەم کتێبەدا گفتوگۆ دەکەین سەبارەت بە کتێبەکە و ئەو کەسانەشی کە دەتوانن بەشداری بکەن لەم کتێبەوە ئایا تاقیکردنەوەی تێدا ئەنجام دەدرێت. بەڕێز مامۆستا محەممەد شیمەنی میوانی بەرنامەکەمان مامۆستایان زۆر بەخێر بێ. مامۆستا بۆچی ئەم کتێبەوە بە تایبەت بە خانمان و لە چل فەرمودەش پێک دێت؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ دەرفەتە، ئومێدەوارم بتوانین سوودێک بە بینەرانی ئازیز و خۆشەویستی شاشە جوانەکەی پێیان بگەین. سەرەتا بیرۆکەی نووسینی ئەم کتێبە لەوە هات کە برای بەڕێزم مامۆستا جەزا بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵ داوای ئەوەی لێ کردم کە ئێمە ئەمانەوێ فستیڤاڵێکی جەماوەری گەورە بۆ خانمان بکەین، بەڵام نامانەوە شتێکی شەکلی بێ، ئەمانەوێ چلینەیەکمان بۆ بنووسی. ئەیزانی کە من مەسەرەن خولای ئەوەم هەیە کە چلینە بنووسم و خەریکی فەرمودەم، بۆیە داوای کرد کە چلینەیەک بنووسین تایبەت بە خانمان لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دواتر ئەم چلینەیە بە دەرس بەوانە لەوێ بخوێنرێت و مسابقەیەکی گەورەی بۆ بکرێت، بەشداربوانێکی زۆر تیا بەشدار بن، دواتر تاقیکردنەوەی تیا بکرێت و ئەوانەی کە سەرکەوتون لە تاقیکردنەوەکەیان ناویان خرێتە قورعەوە و خەڵاتیان پێ ئەدرێ. بەڵێ لە شاری چەمچەماڵ سەرەتا بیرۆکەکە لەوە و پێش ئەوش ئەتوانم بڵێم لەوە هات کە بەڕاستی وەکو چۆن لە نێوان خۆم و خوا داوام کە زۆر پاڕام و لە خواوتم خوایە یارمەتیم بدەی، تەوفیقم بدەی خزمەتێک بە فەرمودە بکەم. یعنی هەر خولایەک و حەزێکی خۆم بوو تایە، یعنی من لە بابی فەزڵ نیعمەتی خوا باسێکم ئینشاءڵڵا زۆر پاڕامەوە کە خوای تەعالا یارمەتیمدا خزمەتێک بە فەرمودەکان بکەم، چونکە خزمەتکردن بە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێکە بە ئومێد ومایە هۆکارێک بێ لە هۆکارەکانی بەدەستهێنانی شەفاعەت. ئیتر ئەم ئیشە هاتە پێشەوە بوو چلینەکەم بۆیان نووسی نزیکەی 2500 بۆ 3000 خوشک لە سنووری چەمچەماڵ و شارەکانی دەوروبەریە بەشداریان تیا کرد و تاقیکردنەوەیکی تیا کرا. نزیکەی 175 خوشک هەر نمرەی 100% هێنا بوو. بۆیە سپاس بۆخوا ئاهەنگێکی جەماوەری جوانی بۆ ساز کرا و خەڵاتی هەموو ئەو خوشکانە کرا کە 100یان هێنا بوو کە نزیکەی 175 خوشک بوون، هەر لە عومرە و هەر لە ئامێری کارەبایی و هەر لە تەفسیر و ئیتر، ینی خەڵاتی جیاواز 175 خوشکتیایە الحەمدوللا سەرکەوتوو بوون و ئەوانەی تریش هەموو ناجح بوون، بەس ئەمان هەمویان 100یان هێنا بوو. ئیتر لە پاش ئەوە خوشکانی بەڕێز لە شارەکانی تر داوای ئەویان کرد کە ئەوانیش بەهرەمەند بن لەم کتێبە و لە خوێندنی ئەم کتێبە. ئەو بوو لە شاری هەولێر خولێکمان بۆ کردنەوە. ئێستا لە هەموو شارەکانی تیژ واکەین لە خلالی 2 سعات بۆ 2 سعات و چارەکێک هەر 41 فەرمودەیە، هەر 41 فەرمودەکان بۆ ڕوونەکەینەوە، شەرحێکەین، ئەوەی پێویست بێ لە ئەحکام و یاساکان بۆیان ئەخەینە ڕوو و لە دواییشە مۆڵەتی وتنەوەی ئەم کتێبە و بەشداریکردن لە خوێندنی ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو خوشکانە بەخشین کە بەشداریان کردووە. دواتر لە شاری سلێمانی و دواتر لە شاری هەڵەبجە و ئێستش هەندێک شاری تر ئینشاءڵڵا بەتەمان کە بڵێن بەشداری بکەن. مەبەستمە کە ئەگەر خوای گەورە پشتیوان و یارمەتی دەرمان بێ و ئیخلاسمان پێ ببەخشێ ئەم چل فەرمودەیە کە دواتر باسێکم لە خزمەتە ناوەڕۆکەکەی چییە، ئەمانەوێ بیگەێنین بە زۆرترین خوشکانی بەڕێز. هەر لێرەشەوە یعنی ئەمەوێ بە هەموو ئەو خوشک و بەڕێزانی تر بڵێم کە لە شارەکانی تر پیان خۆشە ئەو کتێبە بخوێنن بە ئیزنی خوا. من لە خزمەتیانم لە هەر شارێک لە هەر شوێنێک بیانەوێ، من وەکوڵێ لەسەر حسابی خۆم بەبێ هیچ تەکلیفێک بەس ئەوان ئامادە سازیەکەی بۆ بکەن. ئێمە لە خلالی 2 سعات بۆ 2 سعات و چارێکێ بۆ 2 سعات و نیو هەموو فەرمودەکانیان بە جوانی بۆ شەرحەکەین،
ڕوونی ئەەکەینەوە و ئومێدەوارم ئینشاڵڵا کاریگەرێکی باشێ بێ لەسەر خوشکان و بۆ شارەزابوونی زیاتریان. لە چ جانبێت گەورەیان لە چ ڕوانگەیەک و زیاتر خزمەت بە خانمان دەکات ئەم چل فەرموودەیە؟ ئەم کتێبە جارێ هەمووی فەرمودەی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم ئەم فەرمودانەیش هەمووی تایبەتن بە ئافرەتان. ئێستا من کتێبی ترم بینیوە مثلا نووسراوە 100 فەرمودە بۆ ئافرەتان، کاتی ئەچمە ناوێ ئەم 100 فەرمودە 80 ڕووی لە پیاوانە. مثلا بۆ نمونە فەرمێ خەیڕکم من تعلم القورآن وعلمه، ئەمە پیاوی شەگرێت و ئافرەتی شەگرێت و خەیڕکم لئەهلیه، باشترین تانەوانن کە بۆ ماڵ و خێزانەکەی باشن. ئەمە ڕووی لە پیاوە ڕووی لە ئافرەت نییە. بەس ئەم چل فەرمودەیە هەمووی تایبەتە بە ئافرەتان. جایا پیانەڵێ ئەم شتە بکەن، یاڵێ ئەمە مەکەن، یاڵێ ئەم شتە بکەن گەورەیە، یا ئەمە خێر و پاداشی هەیە. من لەژێر چەند بابێکە وەکو بڵێ جیام کردوەوە. مەسەلەن نزیکەی 9 فەرمودەی باسی ئەو فەزڵ و پاداشتانە کە ڕووی لە ئافرەتانە. کام ئافرەتان باشترن، کام ئافرەتان چاکترینن. مەسەلەن بۆ نمونە لەوانە بەو فەرمودە دەست پێکەم کە دڵی ئافرەتان خۆشکە کە پێغەمبەری خوا فەرمی ئیذا صلت المرأة خمسها وصامت شهرها وأطاعت زوجها وحفظت فرجها قيل لها ادخلي الجنة من أي أبواب الجنة شئت. ئەگەر ئافرەت 5 نوێژە فەرزەکەی بەڕێکوپێکی بکە، مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ، دامێنی خۆی بپارێزێ، گوێڕالی مێردەکەی بکە، لە هەر هەش دەرگاکەی باشتەوە فەرمووی لێکرێ بۆی کە بچێتە باشتەوە. لەئێوە ئەمێ بە ئافرەتان بڵێم ئێوە ئەرکتان گران نییە، بەراورد بە پیاوان واجبات کەمتر ڕووی لە ئێوەیە. دواتر مەسەر باسی صفاتی ئافرەتی باش، اینجا باسی گەورەی مافی مرد و باسی جوانی و خۆڕازانەوەی ئافرەت کامیان دروستە کامیان نادروستە، و هەروەها باسی حیجاب و باڵاپۆشی، باسی پرسە و ماتەمگێڕی ئافرەت کاتێک کە مێردی ئەمرێ چۆن عیددا بینێ، کاتێ چی پێویستە کات چی پێویست ناکا بیکە. و لە جانبێکی ترەوە باسی هەندێک لە ئەحکام و یاساکان کە تایبەتن بە ئافرەتن لە سەفەرکردن، لە بەڕۆژووبوونی سونەت، لە دەرچوون لە ماڵ، و هەندێک یاسای تر کە پەیوەندی بە ئافرەتانەوە هەیە. و بەشێکی باسی گەورەی هاوسەرەکانی پێغەمبەری خوا کە چەند فەرمودەیەکە بۆ بوون بە گەورەترین هاوسەر، بۆ بوون بە دایکی ئیمانداران، بۆ خوای گەورە ئەو ڕێزەی لێنان کە پێم وایە هەر فەرمودێک لە فەرمودەکان بە جۆرێک لە جۆرەکان لە جانیبێکەوە خزمەت بە ئافرەتانەکە و سوودی باشی لێبینە. باوەسە لەوانەیە ئەم پرسیارە لە خۆت کراوێ یاخود پێدوتراوێت لەلایەن پیاوانەوە دەوترێت لەوانەیە ئەم فەرمودانە تەسیر نەکاتە سەر بیر و بۆچوونی خانما بە تایبەتی لەگەڵ هاوسەرەکانی، لەگەڵ هاوسەر یاخود لەگەڵ خێزان و ماڵ و منداڵی. جەناب تەنهاتوون کۆڕ و سیمیناریشتان بۆ کردوون، ینی شیەکەی تۆ ئەم شیکردنەوە و کۆڕ و سیمینارە کاریگەری بێت لەسەر بیرکردنەوەی ئەو خانمە بەوەی کە خۆی بێت بیخوێنێتەوە ئەم کتێبە؟ بەڵێ بێگومان جاری وایە خۆی ئەیخوێنێتەوە لاانێ لەو کاتیا داڵغی لەوێ نەبێ، یان وەکو پێویست شارەزایی نەبێت. گومانی تیانە کەسێک کە خوانە خواستە ناڵێ من شارەزایی و مەسەن شارەزای مەوچیوانە، بەڵام گومانی تیانێ مامۆستایەک کە خۆی فەرمودەکانی نووسی بێت و دواتر فەرمودەکان هی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوونکردنەوەی جوانیان ئەدەینێ. دواتر من لێ بە خوشکانی بەڕێزەڵم دادە بەڕێزەکە من ئێستا ئێوە لێرن، من ناچارم ڕوو بکەمە ئێوە، بەڵام ئەگەر لە شوێنی خۆیان برایان لە کۆڕی برایانە من ڕووەکەمە برایان کە چۆن من لەگەڵ خێزانەکانتانە چۆن مامەڵە بکەن. و ئێمە الحەمدوللا بە جۆرێ باسەکەین، نە یعنی هەم دڵیان خۆشەکەین و هەم تونند و تۆڵیانەکەینەوە، وریانەکەینەوە، گورجیانەکەینەوە بۆی ئاگیان لە بابەتە شەرعیەکان بێت. بۆیە يعني وەکو فیدباکی ئەو بەشداربوانی کە بەشداریان کردو کە الحەمدوللا لە مثلا لە هەولێر 300 ئافرەت بەشداری کردو، لە سلێمانی نزیکەی 200، لە هەڵەبجە نزیکەی 200. يعني ئەمە يعني لە کوللا مەجموعەیەکی باشە و هەموویشان تەنها دەستخۆشیان هەبوو و زۆر پیان خۆش بووە، هەیان بۆ توێتی وەڵی من ئەم فەرمودانم خوێندەوە بەڵام نەمزانیوە بەم شێوازەیە. يعني ڕوونکردنەوە دەم لەسەر هەنێ بابەتی شەرعی، ئایا هەر بەجددی ئافرەت دروست نییە بۆن لە خۆی بدا، ئایا چۆن دەرچێ لە ماڵ جلی پێویستە چۆن بێ، مەسەلەن هەڵسوکەوتی لەگەڵ ماڵ و مێردا چۆن بێ، لە دەرەوە چۆن بێ، چۆن تەڵەبی عیلم و زانست بکە، چۆن بە شەرم و حەیا خۆی بڕازێنێتەوە. یعنی بتەوێنێتەوە ئەگەر ڕوونکردنەوەیکی جوانیان بۆ ئەدرێ، هەموو ئەحکامە شەرعیەکانیان بۆ باسەکرێ، هەموو ئەو فەوائیدانی لەو حەدیثەیە هەیە، ئەو دەرسانی کە لەو حەدیثەیە وەرەگیرێ بۆیان ڕووی نەکەینەوە، بە دڵنیاییەوە زۆران پێ خۆشەوە، زۆر الحەمدوللا ئیسفادەی لێکەن. ماوەسا جەنابتان بۆ پێی کە لە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمانە صلی الله علیه وسلم، پێغەمبەری عەزیزمان تێڕوانی چییە بۆ خانمان، بۆ خوشکان، چۆن ئامۆژگاریان دەکات و شێوازی ئامۆژگاریەکانی چۆنیەوە تا چەند ئەم فەرمودانانی سوودێکی بە تایبەتی تر بۆ خێزان و بۆ هاوسەری دەبێت کە زیاتر لەوانێت تەعامل و مامەڵەیە خوش شەڕ و ناخۆشی ژەر
لەگەڵ هاوسەرەکەیدا بێت. بەڵێ وەڵاهی ئافرەتانیش وەکو بڵێن هەموو چینەکانی تر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەمەلایەنە باسی لە هەموو بابەتەکان کردووە. من لەو کتێبەیە لە باسی فەزڵ و پاداشتەوە دەست پێکەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم جانیبەی فەرامۆش نەکردووە. مثلا ئەوە لە خزمەتە ئەو فەرمودەم باس کرد. مثلا بۆ نمونە ئەڵێ باشترین ئافرەتان ئەوانن کە پیاوەکەی تەماشای کرد دڵی پێ بکرێتەوە. یعنی هانیان ئەنا هەڵیان ئەنێ لە دوای عیبادەتی خوا و پەرستشی خوا گرنگی بە ماڵ و مێردی خۆی بدا. لەلایەکەوە تەرغیبێکە هەڵی ئەنێ دەستخۆشی لێکە بە چاکترین ئافرەت ناوێ بە ئەگەر دڵی پیاوەکەی خۆشکە ئەگەر گوێڕاڵی مێردەکەی بکە. ئێستا خۆتەزانی یعنی لێرە و لەوێ یعنی یەکێ لە سوودەکانی ئەم بڵێن خولە ئەوەیە کە ئێمە ڕوونکردنەوە دەن لەسەر کۆمەڵێ شوبهات و لەسەر کۆمەڵێ مەترسی کە ئەمڕۆ ڕووی لە کوردستان کردووە لە ڕێگەی هەندێک ڕێکخراوەی نابەرپرسیارانە کە ئەیانوێ خێزان تێکدەن ئەیانوێ ڕکابەری دروستکەن لە نێوان پیا و ئافرەتە بە ناوی جیاواز و جۆرا و جۆرە و ئەیانوێ ئافرەت لە ئیشی خۆی دەربکەن بیبەن بۆ بەلایەکی ترە. بۆیە ئێمە هەموو جوابی ئەو شوبهانە ئەدەینەوە لە ڕووی تەرغیبەوە هەڵنانەوە لە ڕووی دەستخۆشیەوە هانی ئافرەدانەدا لەلایەکەوە ئاگادارە نەکاتەوە لە مەترسی لادان لە ڕێگە ڕاستەکە لادان لە گوێڕایەڵی ماڵ و مێرد. لە ڕوویەکی ترەوە مەسەلەن ئەحکام و یاساکانیان بۆ ڕوونەکاتەوە ئەمە چۆن بیکەن و چۆن مثلا بۆ نمونە مثلا ئەڵێ لا يحل لامرأة أن تحد على ميت فوق 3 ليال. حەڵاڵ نییە بۆ هیچ ئافرەتێک لە 3 ڕۆژ زیاتر تەعزیێباری ببینێ با ئەو کەسە باوشی بێ با ئەو کەسە مثلا دایکی بێ برای بێ خوشکی بێ إلا على زوج 4 أشهر و10 إلا لەسەر پیاوەکەی نەبێ کە بێ 4 مانگ و 10 ڕۆژ مثلا تەعزیێباری ببینێت. مثلا باسی جوانکاری ئافرەتەکە ئەوەی کە ئەمڕۆ ئافرەتانی کەن لە جوانکاری لە دەستکاریکردنی خەڵقی خوا لە دەستکاریکردنی برۆ لە دەستکاریکردنی ڕوومەت لە دەستکاریکردنی چاو لە دەستکاریکردنی دان و باقی شتەکانی تر ڕوونکردنەوەی شەرعی لەسەر دەرێت کەما تا چەندێ شەرعیە تا چەندێ شەرعی نییە. بە کورتی ئەوەی من تێگەشتی بێتم لەم فەرمودانە ئافرەتان ئەرکیان لە ڕووی پەرستش و عیبادەتەوە ئەرکێکی گران نییە و ئەرکێکی زۆر نییە و ئەکرێم ئافرەتان بە جێبەجێکردنی واجباتێکی کەم ڕەزامەندی خوا بەدەست بێنن بەڵام لە مقابلە ئەبێ ئاگادار بن نەبنە هۆکاری مەسەلەن سەر لێ شێوانی گەنجانی تر نەبنە هۆکار بۆ فیتنەی تر لە ڕێی خۆڕوتکردنەوە جا هەندی هەڕەشەی تایە لەو ئافرەتانی کە بەو جۆرە مەسەلەن خۆیان جوانی خۆیان دەرەخەن ئەبنە مای سەر لێ شێوانی گەنجان و دواتر مثلا ئەحکام و یاساکانیان بۆ ڕوونەکاتەوە کە چی بکەن باشە چۆن نەکەن باشە. یعنی هەمەلایەنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەکانە باسی کردووە لایانی دەستخۆشی لایانی هەڕەشە و لایانی ڕوونکردنەوەی بابەتە شەرعیەکان. وەسە لە فەرمودەیەکە کە لە بەردەستی منە ینی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه و سلم کچە ئازەبێ هاتۆتە لای باسی ئەوەی کردووە کە باوکی بە زۆر دیدا بەشور خۆی ڕازی نییە ینی سەرپشکی کردووە. ینی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه و سلم لە هەڵوەشاندنەوە و ڕازی نەبوونی خانمێک سەرپشکی کردووە کە ڕازی نەبێت. ئەمە تا چەند سوود دەگەێت. ئێمە یعنی ئێستا ڕەنگە خەڵکە تەسەوور بکە ئێمە ئەم خولەکەینەوە ئەم فەرمودانەکەینەوە تەنها بۆ نییە مەسەلەن تەرکیزکەینە سەر ئافرەت یاڵە ئاوا بکەن و ئاوا بکەن و لە هەمان کاتە مافەکانیشان پێڵین. مەسەلەن لێوە مافی باسی ئەوەی تایە کە ئافرەت مافی ئەوەی هەیە کە تەڵەبی عیلم بکات کە ئێستا لە خزمەتە باسەکەم ئەوەی کە جەنابەت فەرمووت یعنی فەرمودەیە کە ئافرەتێکی کچی عازەب دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت باوکم مارەی کردووم لە کاتێکا من حەزم لەو پیاوە نییە لە کاتێکا پێم خۆش نییە زەواج لەگەڵ ئەو پیاوە بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فخەیەڕەها یعنی سەرپشکی کرد ئەتوانی بەردەوامی لەسەر ئەو پرۆسەیە و ئەتوانی ئەو پرۆسەیە ئەنجام نەدەی. لێەوە ئێمە ڕوونکردنەوە دێنە ئافرەتان کە ڕوو لە دایکان و باوکانەکەین ینی بەشێک لە ئەو خوشکانەی کە بەشداریەکەن دایکن لەوێ پیان ئەڵێن کە نابێ زۆر لە ئافرەت بکرێت. ئەمە پرۆسەیەکی هەمیشەییە ئەمە ڕەنگە 50 ساڵ و زیاتر ژیان بەیەکەوت ئەمە ینی کاڵایەک نییە تۆ بەکاری بێنیت و کۆتایی پێ بێ. ئێستا بەشێ لە ئافرەتان لەو نەهامەتیە ئەژین کە دڵیان نەبووە کە بەدڵیان نەبووە زەواج لەگەڵ کەسێکە بکەن تا ئێستا لێکەوتەی خراپی هەر بەردەوامە و تا ئێستا لە ژیانێکی ناڕەحەت و ناخۆشان. بۆیە پیان ئەڵێن کە مافی خۆتانە کە سەرپشک ببن خیارتان هەیە
یعنی ئەتوانن ئەوە هەڵبژێرن کە خۆتانەتانوێت بەڵام بە مراعاتکردنی ڕێی دایک و باوکیش چونکە زیاتر ئافرەت لەسەر ئەساسی عاتیفە بڕیارەدا وەلی ئەمر سەرپەرشتیار دوورترە بینێ ڕەنگە ئافرەتێک لە خۆشەویستی بۆ کوڕێک هەندێ هەڵەوکەم و کوڕی نەبینێ بەڵام دایک و باوکەکە چونکە دوورترن لە دەرەوەی ئەو بازنێن زیاتر ئەبینن یعنی باسی ئەوەی تایە کە ئافرەتان هاتوونەتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گلەییان کردوتیان ئەی پێغەمبەری خوا پیاوان زۆر لە خزمەتی تۆ دانیشن هەرچی مەجلیسی تۆ هەیە پیاوانە دەرس و دەوری باشە خوێنن لە دین باش شارەزا بن ئەبێ ڕۆژێکمان بۆ دیاریکەی بۆی دەست و دەور بە ئێمەش بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێکیان بۆ دانا موعیدیان بۆ دانا دەرس و دەوریان پێڵێ بۆی کە ئەوانیش لە دینەکان شارەزا بن من زۆر جارەڵێم يعني ئێستا الحەمدوللا باشە بەهۆی رادیو و تەلەڤیزۆنەکان و ئافرەتانێک ئەتوانن لە ماڵەوە سوود ببینن بەهۆی ئەو سنتەر و ڕێکخراوانێکی ئێستا هەیە الحەمدوللا تا ڕادێکی باش ئافرەتان ئەتوانن دەربچینە دەرەوە بەڵام ساڵانێکی پێش ئێستا يعني ئافرەت هیچ سوودمەند نەبوو ئێمەی پیاوان زۆرترین وتارە بینین زۆرترین کۆڕە بینین لە مەجلیسی مارە بڕینە لە ناونانی مناڵە لە مناسبەتەکانە لە مزگەوتە لە عەسرانە لە زۆر کاتە ئێمە وتارمان گوێ لێ بێ نەسیحەتی مامۆستایانمان گوێ لێ بێ بەڵام ئافرەتان کەمترین وای ئیسفادە لە وتار بکەن و وتاریان بۆ پێشکەش بکرێ بۆیە دانانی کاتێک بۆ ئافرەتان بۆ شارەزایان کەن لە دینەکەیان و ڕێنمایەکانی شەریعەت بزانن چۆنە لە ئەحکام و یاساکان بەرچاوڕوونیان هەبێ پێم وایە ئەگەر ئافرەت ساڵح ببێ و ئافرەت چاک ببێ و ئەو ڕێنمایانە وەربگرێ ئەبێتە خێر و بەرەکەت بۆ خۆی و بۆ مێردەکەی و بۆ خانەوادەکەشی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة هەلو ئەو فەرمودەیش هەر تیا هاتووە فەرمێ باشترین خۆشی دنیا چاکی دنیا بریتێ لە ئافرەتێکی ساڵح لە ماڵا بێ چونکە بۆ خۆی ئەبێ بە خێر و بەرەکەت و بۆ مێردەکەی بێ بە خێر و بەرەکەت و بۆ منداڵەکانیش کە ئافرەتان یعنی ئەرکی پەروەردەکردنی منداڵیان لە ئەستۆیە یعنی سە تۆ زۆر بە وایە پیاوان دەرەچن ئەچن بۆ دەوام تا نزیک عەسر ناگەڕێنەوە هەیە بەوەی ئیش و کار و تا ئێوارە ناگەڕێتەوە ئەو مناڵە لە بەردەست ئەو دایکەیە کەواتە وەکو تراوە ئەلئوم و مەدرسە دایک مەدرسەیە ئەو دایکە پەروەردەیەکە ئێستا لە وڵاتی وەکو مۆریتانیا هەتاکو تەمەنی بلوغ پەروەردەکردنی مناڵ عید بە دایکانە زۆربەی دایکەکانیان یا قورئانیان لەبەرە یا قورئانێکی چاکەزانن فەرمودەیەکی زۆریان لەبەرە ئەوان گرنگی بەو مناڵە ئەدەن لەبەری کە گەیشتە تەمەنێک ئیتر بە قسەی دایک نەکاو تۆزێک گەورە بێ و خۆی بەشت بزانێوانە ئەو کاتە پێ سەرپەرشتیەکە خۆی لە ڕاستیە دایک ئەرکێکی گەورەیە کە پەروەردەیە ئەگەر چاک ببێ و باش بێ و تێگەیشتوو بێ یعنی ئێستا من هەنێ دیاردا بینم دایکێک مەثەلەن خۆی تەسبیحە بەدەستیەوەتی حیجابێ باشی کردووە سەرێکی ئافرەتێکی کچێکی لەگەڵایە تەواو سافیرەیە ئەمە ئەگەر لە مناڵێ و خەمی لێ بخواردایە و پەروەردەی بکردایە و یعنی حەڵاڵ و حرام و ترسی خوا و پاشە ڕۆژ و ئەمانەی بخساتە دڵێوارە بێ ئەم دایکە بێگومان گوناهبارە بێت چونکە مقەسیر بووە لە حەقی تربیە و پەروەردەکردنی ئەو مناڵە لە دووڕەوە گوناهبار بێت لە ڕوویەکەوە کە ئەم مناڵەی لە مناڵەوە گۆشت نەکردووە فێری نەکردووە پێغەمبەری خوا فەرمێت لە 7 ساڵی مناڵەکانتان فێری نوێشکەن لە 10 ساڵی گویان ڕاکێشن لەسەری بۆ لە چکیش هەروایە بۆ خۆداپۆشینیش هەروایە ئەگە تۆ لە مناڵەوە فێری نەکەی کە گەورە بوو نایکات لە ڕوویەکی تریشەوەکە لەگەڵ ئەم کچیا دەرەچی ئەچێتە بازار خەڵکی تووشی گوناهەکە خۆشی گوناهبار بێ ئەبێ لەگەڵیان ڕێگە نەدا بەو شێوازە من نایم لەگەڵتا چونکە بیتە مای فیتنە و گوناه بۆ خەڵکی وهکذا ئەگەر ئافرەت ئاوا تێگەیشتوو بێ یعنی ئەو کاتە باوەڕما کاریگەریەکی زۆری لەسەر نەوەکانی شەبێت مامۆستا پێت وایە کە خوشکان زیاتر وردەبنەوە لە فەرمودەکان لەوەی کە ئەیانوێت زیاتر تێبگەن لە ئاینی پیرۆزی ئیسلام لە مامەڵەکردنیان لە دەرەوەی ئەوەی کە هەیە لە خێزان بێ کۆمەڵگا بێت بەبراو بە پیاوان یانەوەی کە هەست بکەی کە لەوانەیە زۆر بە پەرۆشتر بن بۆ تێگەشتنە دین زۆر ڕاستە من پەرۆشیەکی باشە بینم یعنی الحەمدوللا ئێمە وە چەندین ساڵە خۆی پەروەردگار لێمان قبوڵکە کۆڕمان هەیە مەسەلەن سیمیناری جۆرا جۆر و جیاوازمان هەیە لە بڵێن ناو سلێمانی لە دەرەوە سلێمانیانە بەڵام زیاتر دیقەتە دەم لە هەموو کۆڕەکانە هەم حضوری ئافرەتان زیاترە و هەم ئافرەتان بە پەرۆشترەوە گوێ لە بابەتەکانەگرن و یەکێ لە سوودەکانی ئەو سیمینارانە ئەوەیە کە یعنی وەڵامی پرسیارەکانیان دەسەکەوێت یعنی ئافرەت بە زەحمەتر مەسەرەن دەستێگا بە مامۆستایەکی ئاینی مامۆستا دەکرێت لەوێ ئەوان پرسیار بکەن بەڵێ دەرفەتیانە دەینێ ئەگەر بەتایبەت ئەگەر کات بمێنێ لە کۆتایی ئەڵێن هەر کەسێ هەر پرسیارێکی هەیە من زۆرجار هەر بە سوعبەتیش پیان ئەڵێ مەڵێم مەلایەکی بەلاش هاتووەتە بەردەستان نە پارەی تێچێ نە وەحدەی تێچێ هیچی تێناچێ هەر ئیشکالێکتان هەیە هەر پرسیارێکتان هەیە هەر گومانێکتان هەیە
ئەنجاری وایە خەڵکێک گومانی دروست کردووە لەسەر هەندێک لە فەرمودەکان مثلەن بۆ نمونە ئەو فەرمودەی کە فەرمی ئەگەر ئەمرم بکردایە بە کەسێک کە کوڕنۆشی ڕێز بۆ کەسێکی تربەرێ ئەمرمە کرد کە ئافرەت کوڕنۆش بۆ سوژدە بۆ پیاوەکەی خۆی بەرێ یعنی ڕەنگە وا ئافرەت تێگەنرابێ بۆ بابە ئافرەت چییە کۆی لێیە تا سوژدە بۆ پیاوەکەی بێرێ ئەسڵا ئەم ناڵێ سوژدە بەرە ئەڵێ اینجا ئێمە دوو جۆر سوژدەمانێ سوژدەی ڕێزمانێک کە ئێستا لە هەندێک لە وڵاتەکان وەکو یابان و ئەوانە ئاوا کوڕنۆشدا ئەنێنن ئەفەرمێ ئەگەر دروست بووایە ئەموت ئەوە بکەن کە دروست نییە یعنی کاتێک کە ڕوونکردنەوەی تەواوی نەدێتی ئەو ئیشکال و ئەو گومانانیان ئەڕەوێنیتەوە زۆریان پێخۆشە و بەجددی ئیقبالێکی باشەیە و ئێستا الحەمدولله وەکوتم لە چەند شارێک پێشکەشمان کردووە و چەند شارێکی تریش لە بەرنامەیە ئومێدم وایە شارەکانی تریش کە یعنی کارێکی زۆر ئاسانە و بە 2 سعات کۆمەڵی خوشکی باش ئیسفادەی لێکن و ئێمە ئیجازەیشیان نەدەینێ ئەوانیش هەر کەسێ توانای هەبێ لە شوێنی خۆیەوە پەخشی بکا بڵاوی بکاتەوە ئینشاءالله. ئەوسا فەرمودەیەکی زۆر جوانی تێدا بوو کە لە ئێستادا لە کۆمەڵگای ئێمەدا زۆر عیبەیە ینی زۆر نامۆیە بۆ نمونە خوشکێک پێشنیار کا بۆ باوکی بۆ براکەی بڵێ فلانە کەسم بەدڵە ینی زەواجی لەگەڵا بکەم پێغمبەری عەزیز صلی الله علیه و سلم منی وا هاتوتە بەردەستی کە خودی خۆی پێشنیاری کردو بۆ پێغمبەری صلی الله علیه و سلم فەرمودەیە کە هەم ئەحکام زۆر لە خۆی گرێ و فەرمودەیەکی خۆش شەدەمان کاتە ئافرەتێک دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی پێشکەشەکە ئەفەرمی پێغەمبەری خوا ئەگەر پێویستیت بەوە هەیە کە من هاوسەرگیریت لەگەڵا بکەم ببمە خێزانی تۆ ئەوە من خۆمت پێشکەشەکەم کچەکەی ئەنەس کە لەوێ چاوی پێوە بێ ئەفەرمێ وا ما ئەقل لە حەیاءەها سێ ئەم ئافرەتە چەندێ شەرمی کەمە چەند بێ ئابڕووە واسە و ئەتا چی شتێک کارێکی ناشرینی کرد چی ئیشێکی قێزەوەنی کرد چۆن ئیشی وا ئەەکەی ئەڵێ ئەنەس پێی فەرموو بەل هي خەیڕ منکی فەرموو نەخێر ئەو ئافرەتە لە تۆ چاکترە ئەو ئافرەتە بۆ ئارەزوو بۆ شەهوەت و لە بەبوونی هەنێ پاڵنەرەوە ئەوەی نەکرد ئەو ئافرەتە بۆیە وای کرد بۆی ببێتە ئومەهات المؤمنین بۆی بێتە دایکی ئیمانداران بۆی بێتە خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی لە دوعای مسلمانانە بەشدار بێ کاتی ئەمەڵێن اللهم صل على محمد و آل محمد بۆی هەر مسلمانێ دوعای کرد ئەوش بەشدار بێ لە دوعاکەیە فەرمی بەڵکو ئەو زۆر لە تۆ باشترە ئەو خۆی پێی خۆش بوو بێتە خێزانی پێغەمبەری خوا بێتە دایکی ئیمانداران بێتە خێزانی لە بەهەشتا داوای کرد بێتە هاوسەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ عیب و عارێکی تیان نییە بۆی ئیمامی بوخاری هەر بابێکی هێناوە لە صحیح بوخاریە باب عرض المرأة نفسها على الرجل يعني هەر بابێکی بەجیا دانەوە کە ئافرەت دروستە بۆ ئەم فەرمودانە لە کۆڕ و سیمینارەکان دانە بەدانەوە شیەکەی بەڵێ هەمووی ڕوونەکەم و هەمووی ئەحکام و هەموو فەرمودەکان ئەحکام و یاساکانی باش دەکەم ئیمامی بوخاری بابێکی داناوە کە ئافرەت دروستە لە پیاوێکی ساڵح پیاوێکی لە خواترس کە ئیستیغلالی نەکە کە سوء ئیستیفادەی لێ نەبینیە پیا ڕاببینیە خۆی پێشکەش بکە ئیمامی عومەر کاتێک کە حەفسە مێردەکەی وەفاتەکە خۆی ئەچێ یەخەی ئیمامی ئەبوو بەکر ئەگرێ ئەفەرمێ من پێم خۆشە کچەکەی خۆمت پێشکەش بکەم ئەبوو بەکر هیچ جوابی ناداتەوە زۆر بێتاقەتە بە ئیمامی عومەر یعنی تۆ کچەکەی خۆت پێشکەشکەی جوابیش نەدەیتەوە دواترە چێ پێشکەشی ئیمامی عوسمانێکە ئیمامی عوسمان ئەفەرمێ ئەی عومەر وەڵاهی وا ئەبینم تر من توانای ئەوەم نەماوە کە چی ترژن بێنم دواتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوازبێنیەکە ئەبێتە خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دواتر ئیمامی ئەبوبەکر پێ فەرمێ ئەی عومەر وەڵاهی بۆیە جوابم نەدایتەوە چکە شتێکم بیست بوو کە پێغەمبەری خوا بەتەمایە خوازبێنی بکە لەبەرەوە پێم خۆش نەبوو یعنی سڕی پێغەمبەری خوا کەشف بکەم یان خوازبێنی بەسەر خوازبێنی پێغەمبەری خوا بکەم صلی الله علیه و سلم یعنی ئەمە شتێکی ئاساییە من زۆر جار ئەڵێم باشە بۆ ئێمە ئەچین بەدیقەت بۆ کوڕەکانمان ئەگەڕێن پرسیار لە چەندین کەسەکەین بەدوای ئافرەتی چاک و خوێنەوار و ساڵح و کۆمەڵی مواسەفات هەبێ ئەیگەڕێن ئەی بۆ کچەکانمان پێمان عیب بێ ئەسڵەن ئەبێ کچەکانت زیاتر خەمی لێ بخۆی لەبەرەوە زۆر حاڵەتێکی نۆرماڵە ئەگەر بەمەرجی بەرامبەرەکە قەدری بزانێ ئێستا بەداخەوە لەم کۆمەلگای ئێمە جای وایە بە خەڵکمان وتووە هەوڵدەن مارەی زۆر دامنێن کەەوە باسی ئەوشی هەرتایە مارەی زۆر دامنێن لە مثلەن لە مارەبڕین و عەقدەکان بۆم کاتەمەوە زۆر باش زۆر ینی کار ئاسانی لەو بابەتەیە گرنگە مثلا ئافرەتی واوە بە قورئانێکی دانا بۆ ماری دواتر ئەم کەسە چونکە ئەهلیەتی ئەوەی نەبووە کە تەلاقی داوتێتی مارێکەت قورئانێنی ئەوە تەفسیرێکیش بڕۆ لە کۆڵم بەرەوە یعنی ئەوە زۆر خراپە ئینسانێک متمانەی پێت هەبێ و ئاوا کچەکەی خۆی پێشکەش بکات و ئاوا لە مقابلە
بەڵام ئەمە کار ناکاتە سەر ئەسڵ عامەکە کە ئەسڵ وای ئێمە ئاسانکاری بکەین ئاسانکاری بکرێت لە پرۆسەی زەواجە ئاسانکاری بکرێت لە مارەیە هەمومان لێ سوود بەنەبین یعنی یەکێ لەو شتانەی کە گرفت نەبووە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەسەلەی ژن و ژن خوازی بووە یعنی هەم بە ئاسانی کابرا توانیوتی زەواج بکە و هەم بە ئاسانی توانیوتی جیابێتەوە ئافرەتە خەڵکی تر هەبووە یەکسەر داوایان کردووە ئێستا ئافرەتی بێژن کە زۆر تووشی گرفتە بێ لەبەرەوە یعنی ڕوون لە هەموو دایک و باوکیەکە کە کار ئاسانی بکەن لە پرۆسەی هاوسەرگیریە یعنی خەڵکە بواتۆتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مارەی ئافرەتێکی لێ ببڕێ پێغەمبەری خوا فەرموویەتی چیت هەیە بیکەی بە مارەی فەرموویەتی وەڵاهی پێغەمبەری خوا هیچم نییە دێ ئەگەر ئەمە سەردەمەی ئێمە بێڵن کاکە بۆ شێتی ئەگەر هیچ نییە بۆ ژن نێنی وانە فەرموویەتی دەی بڕۆ هەر شتێ بێنە ئەگەر وەل ئیلتەمیس وەلەو خاتەمن من حەدید بڕۆ مستی لێ بێنە مستی لێ ئاسن بێنە کابرا ڕۆژتەوە تۆ فەرمووی ئەی پێغەمبەر خوا قەسەم بەخوا ئەویشم نییە فەرموویەتی دەوەرە چی لە قورئان ئەزانی وڵات هەنێ سوورەتە زانم فەرمووی ئەوە مارەیەکی ئەو ئافرەتەوە بێ کە فێری ئەو سوورەتانەی بکەی ئەسڵەکە ئەوەیە کە محەسەن بن پارێزراو بن ماڵ و خێزان دروستکەن ئارامی دروستکەن نەوە وەچی تازە بێتە ئاراوە یعنی یەکێ لەو چینانەی کە خوا وعدی داوە کە هاوکاریان کاو یعنی دەوڵەمەندیان بکە بێپێویستیان بکە ژن و پیاون کاتێک کە زەواجەکەن باشترین شایەتیش ئەوەیە کە زۆربەی گەنجان کە ژنیان هێناوە هیچیان نەبووە خۆمان بەخوا زەواجمان کردووە هیچمان نەبووە دواتر هێواشەش خوای تەعالا دەری خێری لێ کردوینەتەوە ماوسەیان لە کۆتاییدا بەدەر لەوەی ئەو کەسانی کە بەشدارە بن لەو سیمینارانی بەڕێستان ئەم کتێبیان دەستەکەوێت لە شوێنێکی دی کە دوورە دەستێکە لادەیە کە بتوانن خۆیان بیخوێنەوە خوشکان ئەم کتێبە الحەمدوللا ئێستا لە ژێر چاپایە حالیان لە ڕەنگە لە خلالی هەفتەیەکە چاپێکی نوێی زۆر جوان ملەوان و دیزاینێکی زۆر جوانی کراوە کە کاکژیار یوسف بە سوپاسەوە دەستخۆشی لێکەم کە زۆر لەگەڵیان ماندووە یعنی فەرموودە بە فەرموودە دیزاینێکی زۆر جوان و ناسکانەی کردووە کە یعنی هەر تایبەتە بۆی کە خوشکانی بەڕێز بە کچان ئیسفادەی لێبینە الحەمدوللا ئێستا لە ژێر چاپایە و مەبلەغێکی کەمیش هەچێتە سەر هەر بای ئەوەی کە حەقی چاپ و ئەوە ئینشاءالله هەفتەیەکی تی بەردەستە بێ پێم وایە بچێ بۆ شار و شارچکانی ترش و الحەمدوللا نسخەی زۆری لێ چاپەکرێ ئەم چاپەی کە ئێستا کرێ 2000 نسخەی لێ چاپەکرێ و دواتریش ئینشاءالله لە قۆناغی تریشە ئەکرێ ئێمە هەر خۆمان شەرحەکەیش بخەینە سەر کتێبەکە ئێستا تەنها ڕاوەی فەرموودەکانی تێدا کراوە خۆم شەرحیەکەم بەڵام لە داهاتوو ئەتوانین شەرحێکیشی بخەین بۆ شەرحەکەیش خەینە سەر کتێبەکە ئەو کاتە زیاتر خوشکان لێی بەهرەمەند دەبن خوا دەستخۆش بێ مامۆستا گیان خۆی گەورە بەداشتان باتەوە بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی ئامادەکاری کتێبی چلینەی خانمانی خوا بەخێر بێ زۆر سوپاس بۆم دەرفاداشتان بات